سڵاوتان لەبێ کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش دەکەین. لە مەراسیمێکدا کارێک لە نەچیر بەم بارزانی سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان ئەحمەد ئەحمەد جێگری سەرۆکی حکومەت ئامادەی بوون نەخۆشخانەی چوارسەق ڕێوەڵەی کرایەوە کە ساڵی 2023 بەردی بناغی دانراوە. ئەم نەخۆشخانەیە کە 10 ساڵ بەسەردانان بەردی بناغیدا تێپەڕ دەبێت بە پێیوتی سەرپەرشتیارانی زیاتر لە 140 ملیۆن دۆلاری تێچۆ تا ئێستاش چەند کۆمپانیای کاریان تێدا کردووە. سەرۆکی پەرلەمانی عێراق داوای لە حکوومەتی ئیتیحادی فەرماندەی یاساییش کردووە کە ڕەتیان کردەوە لە بەردەم نێرانی گەل لە پەرلەمان ئامادە بن بەهانەی متمانە پێکراو بۆ تێکچوونی ڕەوشی یاساییش لە وڵاتدا بخەنە ڕوو. لە بەیاننامەیەکدا ئوسامە نەجەفی ڕایگەیاند لاوەزی دەستگاکانی یاساییشکردنیان توانی وەڕێگری لە تودوتیژەکان بکەن وای کردووە خوێنی عێراقیەکان ڕۆژانە بڕژێت و زیانی مادی زۆر بە ژێرخانی عێراق بکەوێ و تیشی چەند جارێک تەئکیدمان لەسەر پێویستی چارەسەرکردنی ئەو کەم و کورتیانە کردوێتەوە کە لە دەستگایانەدا بوونیان هەیە کە لە هەمووی بە چاودێری و لە هەواڵگری دوورن. نێرداوی نەتەوەیەکگرتوەکان لە عێراق تەنجیرە تەقینەوەکان و کارە توندوتیژەکانی دوێنێی شەوی شاری بەغدای بە گوشتارگەیەکی خوێناوی وەسف کرد و خۆشداری دا عێراقیەکان کە وڵات بەرەو هەڵدێر دەڕوا گەر بە پەلە ئەو کارە توندوتیژانە ڕانەگیرن. لە بەیاننامەیەکدا مارتن کۆپلەر ئیدانەی توندوتیژیەکانی کرد کە بەهۆیەوە دەیان کەس کوژران و بریندار بوون. هانی سەردەم سەرکردە عێراقیەکانیشیدا هەرچێک پێویستە بۆ ڕاگررتنی ئەو کارە توندوتیژیانە بیکەن چونکە بەوتی ئەو باڵی ڕشتنی خوێنی وڵاتیان دەکەوێت تا ئەستۆیەوانەی کە ئەم کارانیان کردووە داواشی لە سیاسەتمەداران کرد دەست بە دیالۆگ بکەن و چارەسەری قەیرانی چاقبەستووی عێراق بکەن. حکوومەتی ئیتیحادی دەستی کردووە بە ئامادەکردنی لیستێکی نوێی موچە بۆ کارمەند و فەرمانبەرانی دەوڵەت کە زیادکردنی سەرموچەی کار و گرانی بژێوی و مەترسی و بڕوانامە و زیادکردنی سەرموچەی ژن و منداڵ لە خۆ دەگرێت. سامان غەسپان سەرۆکی دەستەی ڕاوێژکاران لە ئەمیندارەتی گەشتی ئەنجومەنی وەزیران ڕایگەیاند ئەو لیستە نوێ سەرجەم فەرمانبەرانی دەوڵەت بە هەر سێ سەرۆکایەتیەکە دەگرێتەوە. تاکیدیشی کردەوە بانکی نێودەوڵەتی هیچ پەیوەندێکی بە ئامادەکردنی ئەو لیستە نوێی موچەیان گۆڕانکاریەکان تیایدا نییە. سەرچاوەیەک لە وەزارەتی ناوخۆی عێراق ڕایگەیاند ئەمان لە زنجیرە تەقینەوەکانی دوێنێ شەو لە چەند ناوچەیەکی شاری بەغدا بۆ 350 قوربانی بەرز بووەتەوە. سەرچاوەکە بە ماڵپەڕی مەدا پرێسی ڕاگەیاندووە کە بەوەی تەقینەوەکانەوە 64 کەس کوژران و 250 کەسی دیکەش بریندار بوون. دوێنێ شەو ئۆتۆمبیلێکی بۆ پڕشکرا و لا نزیک چێشخانەیەکی میلی لە گەڕەکی ڕیاض لە ناوچەی جسر دیالە لە باشووری خۆرهڵاتی بەغدا تەقیەوە بۆ 7 کەس کوژران و 30 کەسی تریش بریندار بوون. هەر بەوەی دوو تەقینەوە دوو بۆمبی چێنراوە لە پارکێکی ئۆتۆمبیل لە ناوچەی حەبیبیە لە خۆرهڵاتی بەغدا 6 کەس کوژران و 27 تریش بریندار بوون. پارێزگای کەرکووک بڕیاری کشانەوەی دوو مەڵەتی کارکردنی داوە لە دوو کۆمپانیای ناوخۆیی و ناوی و دوو کۆمپانیایشی خستە لیستی ڕەشەوە دوای ئەوەی پابەند نەبوون بە مەرجەکانی گرێبەست و جێبەجێکردنی کارەکانیانەوە بێ ئەوەی ناوی ئەو دوو کۆمپانیایە شکرا بکرێت. لە بەیاننامەیەکدا کە لەلایەن دیوانی پارێزگای کەرکووکەوە بڵاو کراوەتەوە ئەمەژە بۆ کراوە کە نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک فەرمانی داوە بە کشانەوەی مۆڵەتی کارکردن لە دوو کۆمپانیای ناوخۆیی دوایەوەی چەند جارێک ئەو دوو کۆمپانیاکە داکراونەتەوە سەبارەت بە پێشکاریەکان لە مەرجی گرێبەست و جێبەجێکردنی کارەکانیان. کورتێ لەگەڵەکان پێشکەش کرا هەر شاد بن.